پرۆژەی سمبولی نووریەکێک لە پرۆژە بەردەوامەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە چەند ساڵێکە بەردەوامە ساڵانە لە ڕۆژی 1-2 هەفتەی باڵاپۆشی ڕاگەیەنرێ بۆ ماوەی هەفتەیەک بەردەوامە بێ. لە ماوەی ئەم هەفتەیە کۆمەڵێک چالاکی و کۆڕ و سیمیناراتی تایبەت بەم یادە پێشکەش ئەکرێت کە هەمویان جۆرا و جۆرن. ئێمەش وەکو ناوەندی هەڵەبجەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان هاوشێوی ساڵەکانی تر پێمان خۆش بوو لە درێژەی کار و چالاکیەکانمان ئەمڕۆ کۆڕێک بۆ مامۆستا سەمیرە سدیقڕێک بکەین بۆ کۆمەڵێک هەرزە کار لاو بە ئەو ئومێدەی کە ئەگەر کەمێکیش بێ سوودی لێوەربگرن و لە پەراویزی کۆڕەکەشە هەدیەکی بچووکمان بۆ ئامادە کردوون پێشکەشیان ئەەکەین و پیرۆزیان بێت. بە قامچەکانی دەستیان بەناو خەڵکە ئەگەڕێن و ئازاری خەڵکەدەن یەکێکیان کێن ئەو ئافرەتانێکن کاسیاتون عاریات جگە لەوەی ئەگەر ئەم ڕۆژەشمان نەبێ فەرمانی خوای گەورە پەروەردگارمان بەجێهێناوە ئێمە شانازیەکەین بەوەی کە باڵاپۆشین ئێمە سەربەرزین بەوەی کە باڵاپۆشین. ئەمە وەک مێژووی ڕۆژی جیهانی باڵاپۆشی حەزم کرد لەوانەیە هەمووتان لە تەلەڤیزیۆنەوە بیستوتانەوە هەمووتان لە تۆڕە کۆمەڵایەتەکان خوێندوتان تۆ بەڵام هەر حەزم کرد ئاماژەیەکی کورتی پێبەم. ئەچینە سەر باسەکەی خۆمان کە باسمان لە باسی باڵاپۆشیە. باڵاپۆشی چییە؟ بۆچی ئێمە ئەیپۆشین؟ ئایا بۆ هەڵمان بژاردووە؟ ئایا کێ فەرمانی پێکردوین؟ ئایا ئامانجمان چێ لە پۆشینی ئەو جلەی کە لەبەری ئەەکەین و ناومان ناوە باڵاپۆشی. باڵاپۆش بەمانای ئەوەی کە ئەو جلەی لەبەر تا سەر تا خواردا بپۆشێت. طبعاً ئایا باڵاپۆشی فەرزە یان سونەتە یان ئازادی تاکە شەخسیە؟ ئێمە باڵاپۆشی بە فەرزێکی عین ئەزانین. خوای گەورە و پەروەردگار چۆن داوای کردووە نوێژ ئەنجام بدرێت داوای کردووە حیجاب لەبەر بکەین. ئەو تا ئەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم يا أيها النبي قل لأزواجك وبناتك ونساء المؤمنين يدنين عليهن من جلابيبهن ذلك أدنى أن يعرفن. كواتا كاتيك كإما أزعين خيزانكاني بيغنبري خوا صلى الله عليه وسلم مالو منالي بيغنبري خوا صلى الله عليه وسلم نمونەی ئافرەتانن لە سەرزەویە هەتایە نمونەی لە شێوەیان نییە نمونەی ئافرەتان بوون لە هەموو ڕوویەکۆ. کاتێک کە خوای گەورە داوا بکە خێزانەکانی پێغەمبەری خوا باڵاپۆش بن ئەی بۆ ئێمە ئەولاتر نییە؟ چونکە ئەوان ئافرەتانێکی چی بوون؟ پاک داوێن و لە ژێر دەستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پەروەردە بوون باشترین پەروەردەیان وەرگرتووە. ئەگەر خوای گەورە داوا بکە بۆ ئەوان باڵاپۆش بن و حیجاب لەبەر بکەن ئەی بۆ ئافرەتانی مسلمان بە هەمان شێوە نییە؟ بۆ هەموو کەس بام لەوانەیە هەنێ خەڵکە لەنم ئاەتە تەنها تایبەتە بە خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڵام بە دوای ئەوە فەرمێ ونساء المؤمنين يا أيها النبي قل لأزواجك بخێزانەکانت بڵێ و هەروەها وبناتك بكتشكانت بلي ونساء المؤمنين بأفرتاني مسلمانان كأفرتاني إيمان دار كواتا همو چين و توجكاني إيمان داران أقرتو بلام إيمالين أقر ما بستشي خزانة كاني بيغنبري خوابي أو إيما أولاترين صلى الله عليه وسلم لبری بکەین بۆ چونکە داواکاری خوای گەورە ئاراستەکراوە. چۆن داوای نوێژی لێکردوین داوای حجاب پۆشینیشی لێکردوین. ئێمە فەرزە لەسەرمان. مامۆستا دەستی برد هەر هەمان ئەو مامۆستای سەرزانشتی منی ئەکە لەسەر حجابەکە دەستی برد بۆ شیرینیە پاک نەکراوەکە ئەوەی کە لەناو بەرگەکەیەتی بەو سیفاتە و ئافرەتانە دوور ئەکەونە لەوەی تەنانەت بۆنیشی نەبیستن. یعنی 500 ساڵ ڕێگە لە بەهەشتۆ هەر دوورن ناچنە ناوی ئەوە هیچ